بەڵێ خۆی تەبان لە ئێستاە فرۆژنی یەکێکە لەو باسانەی کە بۆتە هۆی زۆرترین کێشە لە بینی خێزانەکانە لە برەوەی ڕاستە بڵین هێنانی زیاتر لە ژنێک بۆ پیاو ئەمە شتێکی حەڵاڵە و هەم لە شەرع و هەم لە قانونیشدا ڕێگەی بەوە داوە. بەڵام نەک بە شێوەیەکی ڕەها کە هەر کاتێک پیاویستی بچێت ژنێکی تر بێنێت چونکە بەپێی قانون بەدەر لەوەی کە بوونی دادپەروەری لە نێوان ژنەکانە بەڵکو کۆمەڵێک مەرجی تری داناوە کە ئەبێ ئەم مەرجانە هەبێت ئەو کاتە ئەم پیاوە ئەتوانێت لە ژنێک زیاتر بێنێ بۆ نمونە ئەبێت ئەو ئافرەتە نەزۆک بێت ئەویش بە لیژنەی توبی بسەلمێنرێت کە زیاتر لە 10 ساڵە ئەم ئافرەتە مناڵی نابێ دووەمینیشی نەخۆشیەکی ساری هەبێت کە بگوازرێتەوانێ بۆ کەسی بەرامبەر یاخود نەخۆشیەکی هەبێت کە هیچ ئەمەلی چاکبوونەوەی نەبێ یاخود ڕەوشتی باش نەبێ کە ئەمانە هۆکارن ئەبێ ئەم مەرجانە هەبێت لە ئافرەتی یەکەمە ئەو کاتە پیاو ئەتوانێت ژنی دووەم بێنێ لە هەموو حاڵەتێکیشە هێنانی ژنی دووەم ئەبێ بە ڕەزامەندی ژنی یەکەم بێت لە هەر هۆکارێکە کە ئەمانەی هەبێت دواتە نەخۆش بێ یا هەر بارودۆخێکی تری هەبێ ئیلا ئەبێ ژنی یەکەم ڕازی بێ ئەو کاتە پیاو بۆی هەیەکە ژنی دووهەم بێنێت و ئەبێ دادپەروەری لە نێوانیاندا بەڕاستی بەرپا بکە و بەپێی یاسا بەپێی فەقەرە 5 مادەی 40 کە لە قانونی باری کەسێتیدا هاتووە ئافرەت مافی ئەوەی هەیە کە بەپێی ئەو مادەیە داوای جیابوونەوە بکە لە حاڵەتێکە ئەگەر هاتوو پیاوەکە ژنی دووهەمی هێنا جا لە دەرەوەی دادگا کردبێتی یاخود لە ناوەوەی دادگا ئەو کاتە ئافرەت بۆی هەیە داوای جیابوونەوە بکە و لە فەقەرەسەی هەمان مادەدا هاتووە ئەگەر بێت و پیاو لە دەرەوەی دادگا یاخود ناو دادگا ژنی دووهەم بێنێ بەبێ ڕەزامەندی ژنی یەکەم ئەمە سزای لەسەرە کە سزاکەشی بریتیە لە 2 سزا حەبس و غەرامە حەبسەکە نابێت لە 6 مانگ کەمتر بێت و لە ساڵێک زیاتر بێەوە غەرامەکەش 10 ملیۆن دیناری عێراقیە و ئافرەت ئەبێ لە ماوەی 3 مانگاواتە عیلم بەوەی کە ئافرەتە پیاوەکە ژنی دووەمی هێناوە لەو ڕۆژەوە هەتاوەکو 3 مانگ ئافرەت مافی ئەوەی هەیە کە سکاڵا تۆمار بکە بەڵام دوای ئەوە مافی سکاڵای نامێنێت طبعاً لە نەک بە تەنها لە بۆ نمونە لە سلێمانیا لە سەرجەم دادگاکانە ئەم کێشانە هەیە و زیاتر کێشەکەش ئەوەیە بۆ نمونە لە دەرەوەی سلێمانی لە کەرکووک و خانەقین ئەم ئەقدانە ئەکەن جا بە پارە بێ بە هەر شتێک بێ ئەمە ئەکەن دوایی کێشەیەکی زۆر بۆ دادگای سلێمانی و هەولێر و بەڕاستی بۆ دادگاکان دروستە بۆ هەم وەکو خێزانیش کێشەیان زۆر بۆ دروستە بێ یعنی مەرج نییە ئیلا ئەبێ پێویستیەک هەبێ ئەم پیاوە ژنی دووهەم ئەهێنێت بەڵکو ئەگەڕێتەوە بۆ حەزجاری وا هەیە ئەڵێ بۆ نمونە ژنی یەکەم پێویستیەکانی تێر ناکە یاخود پێویستەکانی بۆ دابین ناکە یەت هەڵ ئەسێل لە دەرەوەی ماڵی خێزانی ژنێکی تر ئەهێنێ بەبێ ڕەزامەندی هاوسەرەکەی کە ئەمەش کێشەیەکی زۆر لە بینی هەردووکیانە دروستە بێت بەپێی مادەی 40 فەقەرە 3 سزا ئەدرێت ئەو پیاوە نەک پیاوەکە ئەوەشی کە مارەی کردووە ئەوەشی کە عەقدەکەی دەرهێناوە ئەگەر ڕەزامەندی ژنی یەکەمی لەسەر نەبێ ئەوە سزا ئەدرێت بە 2 جۆر یا غەرامە یاخود حەبسەکە لە 6 مانگ کەمتر نەبێ و لە ساڵێک زیاتر نەبێ غەرامەکەشی بریتیە لە 10 ملیۆن دیناری عێراقی بۆ نمونە ئەگەر پیاوێک ژنێکی هەبێت باشە بچێ ژنێکی دووهەم بێنێ بەڵام ژنی دووهەم نازانێت کە پیاوەکە ژنی یەکەمی هەیە باشە ئەوە لەم حاڵەتەیە ئەو سزایە ژنی بڵین پیاوەکە بە جۆرێکی تر سزا ئەدرێت یەک بەوەی کە ئەگەر بۆ نمونە ژنی یەکەمیش بزانێت هەم سزای ژنی یەکەم وەرئەگرێت کە وەکوتم غەرامە و حەبسە دووهەمینیشی ژنی دووەم ئەتوانێت سکاڵای یاسایی لەسەر تۆمارکە بە مەبەستی هەڵخەڵەتاندن لەبەر ئەوەی ئەمە وەکو هەڵخەڵەتاندن وایە طبعاً جێبەجێ ئەکرێت بۆ نمونە ئەگەر ژنی یەکەم بێت سکاڵای یاسایی تۆمار بکات لە باری کەسێتی یاخود لە تونند و تیژی خێزانی بە دڵنیایی ئەو یاساکە جێبەجێ ئەکرێت و مافی ژنەکە بەدەست ئەێنرێت ئێمە زۆر یاسامان هەیە نەک تەنها یاسای باری کەسێتی بەڵکو یاساکانی هەرێمی کوردستان زۆربیان بۆ ئەم سەردەمەستۆکە بەڕاستی پێویستی بە هەموارکردنەوەی چی یاسای باری کەسێتی بێ چی یاسای تونند و تیژی خێزانی بێ چی یاسای بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان بێ کە ئەمانە بۆ سەردەمی ئێستا تا ڕادێک ستۆکە پێویستە هەر هەموو مادەکانی تعدیل بکرێتەوانێ طبعاً ڕێژەکە لە ئێستاە بۆ فرۆژنی زۆر زۆرە واتە پێشووتر بە شتێکی زۆر تەبیعیان زانیوە ینی وتویانە کە پیاو ئیتر 4 ئافرەتی بۆ حەڵاڵە هیچ مشکلەی نییە و نەش بووە بە کێشەی خێزانی بۆ لەبەر ئەوەی ئەو سەردەما ئافرەت یعنی هەموو شتێکی قوبوڵ کردو بەڵام لە ئێستا نەخێر هەم فرۆژنیەکە زۆرە هەم ئافرەتیش لەبەری ئەزانێک کە یاسایەک هەیە بۆی جێبەجێ ئەکا بەڕاستی پەنا ئەباتە بەر یاسا
ئەگەر بینە سەر شەرع بە دەر واتە لە قانون کە مەلا ئاینیەکان شەرع زیاتر جێبەجێ ئەکەن ئەگەر بێتە سەر فقه و سونە بخوێندنەوانێ بە دەقیقی تایەتی کە نابێت بە شێوەیەکی ڕەها پیا و دەست بەرێ بۆ فرەژنی بەڵکو کۆمەڵێک مەرجی هەیە ئللا ئەبێ ئەم مەرجانە بەدی بێت ئەنجا پیا و بۆی هەیە ژنی دوو هەم بێنێ بەڵام بەڕاستی لە ئێستاە بە شتێکی زۆر سادە ینی وەرگیراوە هەر کاتێ پیا و حەزی لێ بۆ ئەتوانێت کام ژنەی جوانە و کام ژنەی بەدڵێتی بیهێنێ ئیتر ئایا ژنەکەی ڕەزامەندە یاننا ئەوە کێشیان نییە لە بەری شەرع وای وتووە بەڵام لە هەموو حاڵەتێکیشا بەڕاستی ئەبێ مافیش بدرێ بە ئافرەتان کە ناکرێت ژیانی ئیستیغلال بکرێ بۆ ئافرەتێکی تر ئەبێ کۆمەڵێک مەرج هەبێ ئەو کاتەی تر پیاوەکە مافی خۆیەتی کە ژنی دووەم بێنێت ئەوە لە دادگاکانە کاتێک کە پیا و پەنا ئەباتە بەرهێنانی ژنی دووهام بە مافێکی ڕەوا و ڕەهای خۆی ئەزانێت کە ئەبێت زیاتر لە ژنێکی هەبێ بۆ لەبەر ئەوەی ئەمە شەرع وتێتی و من زۆر جار لە فەیسبووکی خۆم بڵاوم کردوتەوانێت تکایە لە فرەژنی تێبگەن ناکرێت هەر پیاوێک هەستێت بڵێ من مافم هەیە ژنی دوو هەم بێنم نەخێر وەرە مەرجەکانی بخوێنەرەوە ئەبێت و ئەم مەرجانە بەدی بێت ئەنجا پیا و بۆی هەیە ژنی دوو هەم بێنە بەڵام بەڕاستی نەک لە شەرعەکە تێنەگەیشتۆ تەنانەت خاڵەکانیشی باوەڕ ناکەم بەو پێویستێ بزانێ ئەو کاتە پەنا بەرێتە بەرژنی دووەم حەقوایە بەڕاستی لە دادگاکانی دەرەوەی سلێمانی وەکو خانەقین کەرکووک ئەم شتە بەڕاستی بە یاسا بکرێت ناکرێت بەڕاستی لە دەرەوەی دادگاکانی هەرێمی کوردستان یاخود دادگاکانی سلێمانی و هەولێر ئەم شتە بەپارە بکرێت لەبەری مافی ئافرەتێکی تر ئەخورێت ژیانی ئافرەتێکی تر تێگەچێت لەبەرەوە پێویستەکە کە لە دادگاکانی کەرکووک و خانەقین و ئەو شوێنانی کە زۆر بە ئاسانی عەلامی دووهەمی تیا دەرەکرێت بە یاسا بکرێت کە ئەمە ئیلا ئەبێ ڕەزامەندی ژنی یەکەمی لەسەر بێ ئەو کاتە ئەم بەڵگەنامە دەربکرێت.